چۆنترین سڵاوتان لەبێت فەرموون لەگەڵ کورتەی هەواڵەکان. بەڕێوە سپێنە نەتیڤان بارزانی بۆ پرسی پێکێنانی حکوومەت بگاتە سلێمانی و تەبێژی پارتیش لە سلێمانی دەڵێت وەفدەکەی پارتی سەرەدا سەردانی یەکێتی دەکەن. ماڵپەڕی فەرمی پارتی دیموکراتی کوردستان لازاری سەرچاوەیەک لە مەکتەبی سیاسی پارتی و بڵاوی کورتەوە کە نەچیروان بارزانی لەو سەردانیدا لەگەڵ هەریەک لە بژێتەوەی گۆڕانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ دەبێتەوە. قوبات تاڵەبانی ڕایگەیانەکێتی لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا سەرکردەی نەبوو هەر کەس بە بیرروبۆچوونی خۆی هەڵسوو کەوتی کردووە. قوبات تاڵەبانی ڕاشی گەیان لە پرۆسەی هەڵبژاردنەکاندا دەنگدەری کوردستان دەیزانی بۆچی دەنگ بە پارتی و گۆڕان دەدا بەڵام نەیدەزانی بۆچی دەنگ بە یەکێتی بدا. هێمای بۆش کردووە کە یەکێتی ڕێزی لە ئاستی هۆشیاری و تێگەیشتنی دەنگدەرەکانی کوردستان نەگرتووە. سەرلەبانی ئەم ڕۆژمارەیەک بۆم لە دووسخورمات و تەقینەوە دوو کەس لە هەوڵێکی سەرنەکەوتوو بۆ تەقانەوەی فەرمانگەیەکی حکومی شارۆچکەکە کوژران. شەلال عەبدوڵ قایمقامی دووسخورمات و بەیاناتی ڕاگەیان کە دەبۆم لە دووسخورمات و تەقیوەتەوە کە زۆربەیان دەنگی بوون و زیانی شەوتۆیان لێ نەکەوتێتەوە. هەروەوەتی دواتر دوو خۆکوژ بە ئۆتۆمبیلێکەوە بیستیان فەرمانگەیەکی حکوومەت بکەن ئامانج و خۆیان تەقێنەوە بەڵام پێشەوە ئۆتۆمبیلەکە بە خۆیاندا تەقیوەتەوە. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای بەسڕە ڕایانگەیان ئەگەر وەڵامی داوایەکیان نەدەنەوە سەبارەت بە فیدراڵیکردنی پارێزگاکەیان لە ماوەی 15 ڕۆژدا ئەوا سکاڵایەک بۆ دادگایکردنی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەرز دەکەنەوە. جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای بەسڕە ڕایگەیان 12 کەس لە ئەندامەکانیان کە سێ لە سەریەکی کۆی ئەندامەکانی ئەنجومەنەکە پێک دێنن ئەمزایەکیان لە سەر داواکاریی نوێ کردووە بۆ دامەزرانی هەرێمێکی فیدراڵی لە بەسڕە. ڕوونیشی کردەوە کە داواکە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەرز دەکەنەوە تا ئەویش لەلایەن خۆیەوە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان ڕابسپێرێت بۆ ئەنجامدانی ڕاپرسی لەسەری. نێردەی نەتەوەی گرتوەکان لە عێراق ڕایگەیانێ زانیەکانی عێراق پێویستیان بە مەشق و ڕایەنانی گەورەتر هەیە لە بواری سەربازی و پاراستنی مافەکانی مرۆڤ تا بتوانێت پرۆسە سەربازیەکان بە شێوەیەکی باشتر ئەنجام بدرێت. ڕاشی گەیان دەسەڵاتدارانی پەیوەندیدار پێویستیان بەسەر لە نوێی جێڕانەوەی ڕۆڵەکانی پێگاتەی سورنە هەیە بۆ نێو پرۆسەی سیاسی لەگەڵ دۆزینەوەی ڕێگەچارەکانی دابینکردنی خزمەتگوزاری و گرتنەبەری شێوازێکی کاریگەرتر بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. هاوپەیمانێتی پشتگیریکردن لە شەرعیەت و گەڕانەوەی محەممەد مورسی بۆ دەسەڵات داوایان لە چالاکان و سیاسەتمەداران کردووە گفتوگویەکی سیاسی کراوە ئەنجام بدەن تا میسر لەو قەیرانە چاقبەستوویە تی کەوتووە ڕزگار بکەن. هاوپەیمانەتیەکە لە بەیاننامەیەکدا متمانی خۆی پیشاندا کە چارەسەری قەیرانەکە پێویستی بە یارمەتی هەموو میسرەکان هەیە لە پێناو بنیادانەوەی سیستەمێکی دیموکراسی و پتەوکردنی دەستکەوتەکانی 25 ینایەر لەگەڵ ڕێزگرتن لە یاسا و دەستور و بەدیێنانی تەوافقێک لە هەموارکردنەوەی چەند بەرگەیەکی دەستورەکە کە جێگەی ناکۆچین. کورتێک لە هەواڵەکان پێشکەش کرا بەختەوەربە.